لە دوای ئەوەی 30 ڕۆژ لە مانگی پیرۆزی ڕەمەزان بە ڕۆژوو بووینی ترچی کەمتر بێ یاخود هەر 30 ڕۆژ بێت ئەو گۆڕانکاریانە چینکە دوای ئەم ماوەیە لە بە ڕۆژووبوون بە سەرجەستەی ئێمەدا هاتووە یاخود دێت چۆن بتوانین بە شێوازێک خۆمان ئامادە بکەین کە دووبارە جەستەمان ئامادە بکەین بۆ ئەو ژەمانەی کار لە ڕۆژانی ئاساییدا دەمان خوارد و چەندین بابەتی دیکە وردەکاری و هەروەها زانیاری سەبارەت بە تەندروستی ئێمە لە دوای مانگی ڕەمەزان لەگەڵ پرۆفیسۆر دکتۆر محەممەد عومەر ڕاوێژکاری نەخۆشەکانی هەناوی و هەرسو گەددا دەکەم کاڕاستە و خۆ لە سۆدیۆ میوانی ئەمەیە دکتۆر بەخێربی سازۆی لەگەڵمان ئامادەی زۆر سپاس دکتۆر بار بۆ پرسیارە دەست پێ بکەین دوای 30 ڕۆژ جەستی ئێمە چی لێ هاو هیوادارم ڕەمەزانێکی خۆشمان کردبێ هەمومان و جەژنیش پیرۆز بێ لە هەموو لایەک و هیوادارم جەژنێکی خۆش و ئارام بۆ هەموو لایەک بوو بێ ئینشاءڵڵا بێگومان 30 ڕۆژ بە ڕۆژوو بوون بە شێوەیەکی تەندروست کاریگەریەکی ئەتوانین بڵین زۆر باش یا پۆزەتیفی هەیە لەسەر تەندروستی هەمومان بە شێوەی گشتی چونکە چەند شتێک لە ڕەمەزانە ڕوئەیە یەکەم کە شت ئەوەیە کە مرۆڤ بۆی دەرەکەوێت کە ئەتوانێت 14 تا 16 کاتژمێر بەبێ خواردن و خواردنەوە خۆی ڕاگرێ و جەستەی نەک هەر باش بێ بگرە باشتریش بێ لە جاران چونکە هەندێک خوو هەیە لە هەندێک کەسا کە لە ڕمانی ڕەمەزانە ئەو خۆ خراپانە ئەتوانین بڵین یان نەماون یا کەم بوونەتەوە بۆ نمونە کەسانێک کە بوون لە موسڵمانانیش مەی ئەخواتەوە زۆر مەشروب کحولی سێرەکی لە مانگ ڕەمەزانە یەک قەترە ناخواتەوە کەواتە زۆر باشە بتوانێت ئەو مانگێک زیاتر خۆی بگرێ ئەو کەسانی جگەرە کێشن سیرەکەی بەلایانی کەمەوانێ لە پاشێەوە تا بەربانگ 14-15 سعات جگەرەی نەکێشاوە کەواتە جۆرێ لە ئیرادەی ئەیاتێک کە ئەتوانێ نەیکێشێ خۆ ئەگەر لە شەویشە چەند جگەرەیەکی کێشا بێ ئەوە زۆر زۆر کەمترە لەوەی کە جاران پاکەت و دوو پاکەتی خواردووە جگە لەوە بەداخەوە یعنی هەندێک کەس لەوانەیە هەندێک ژەم زیاخۆری بکات کە ئەمە بێگومان کارێکی زۆر ناتەندروست و خراپە دووبارە بۆمان دەرکەوت کە ئەتوانین خۆمان ڕاگرین و بەبێ خواردن بۆ فترەیەکی باشیش و چالاکیش بین جگەلەوەی لە ڕووی تەندروستی و ژمارەی گۆڕانکاری زۆر لە کاتی ڕۆژووە ڕوئەیات وەکو دابەزاندنی کێش دابەزاندنی چەورەکان و هەندێک کردداری تر ڕزگاربوون لە ژمارەیەک مەوادی زۆر لە لەشە کە ئەگەر ناویان بنین ژەهر جگە لە کردارێک کە پێڵن کردداری ئۆتۆفەیجی کە زانستیانە سلمێنراوە لە کاتی برسیبوونە چۆن کە خەڵک معاژ نابێت خەڵک کە دەخلی کەمە بێت دەزەگرێتەوانێ هەندێک شتی زۆر پێویست نەبێ نایکە هەندێشتی کۆن بەکارە هێنێتەوە لەشی مرۆڤی ژوایە کاتێک کە وزەکان کەمە بنەوە بۆ ماوەیەک ئەو خانە نیوە مردووانە ئەو خانە لاوازانەی هەیە تێکی ئەشکێنێ و مادەکانی بەکارهێنێتەوە بۆ دروستکردنی خانەی نوێ ئەمەش لە ڕووی زانستی و سلمێنراوە کە توشبوون بە نەخۆشیە درێژخایەنەکان وەک شەکرە زەخت نەخۆشیەکانی دڵ و شێرپەنجە زۆر زۆر کەمە بێتەوە ئەمە نەک لە بەوە بڵین وەکو لای ئێمە وەکو زانایانی کە بڵین موسڵمانن بۆیەوە ئەڵێن زانایان لە ئەمریکا لە یابان ئەمەیان پشڕاست کردوتەوە و بە دەیان و سەدان توێژینەوەی زانستی ئەمەی سلمانوە کەواتە وەک بەڕێستان ئاماژەتان پێکرد بە ئەم سوودەی وەرمانگرتووە لە مانگەیە بەردەوام بێ نەک هەر تەنها مانگێک بێ و دوای ئەوە بگەڕێنەوە بۆ هەندێک خۆ نەریت ناتەندروست بەڕاستی کە دوایی لەسەر جەستەمان بە شێوێکی سلبی دێمە سەر ئەوانش دکتۆر ئەمە لەسەر ئەوە بمێنمەوە تۆ ئاماژت بەوە کرد ژەهری جەستا دەچێتە دەرەوە لە کاتی بەڕۆژوبووندا زانیاری ورتر سەبارەت بەم بابەتە بە ئێمە بڵێ بەڵێ چۆن ژەهری جەستە خۆی لە چیدا دەبینێتەوە چۆن ڕۆژوبوون دەتوانێت کاریگەری لەسەر دروستکە ئەتوانی بڵین گەورەترین ژەهر یان گەورەترین حاڵەتی ناتەندروستی لە مرۆڤە ئەوەیە کە قەڵەو بێ ئەوەیە کە کێشی لەباری ئاسایی زیاتر بێت ئەو کەسانی کێشیان زۆرترە لەباری ئاسایی یان بڵین قەڵەون ژمارەیە گۆڕانکاری زۆر لە لەشیانە ڕوئەیە لەوانەیە خۆیان هەست بە خۆیان نەکەن زۆربوونی چەوری لە لەشە بە تایبەتی چەوری ورک ئەو کەسانی ئەیان بینی ورجیان هەیە جاران وایە نەزانی ئەمە تەنها تۆزە چەوریە و تەواو بەڵام سلمێنراوە ئەم چەوریانە شانەی نوستونین چالاکن ئەکتیڤن ژمارەیەک هۆرمۆن
دەرەکەن وەکو هۆرمۆنی لپتین و ئەدیپۆکاین و ڕزستین و ئەوانە ئەم هۆرمۆنانە بە شێوەیەکی نەگەتیڤ کارەکەن و کاری هۆرمۆنەکانی کە تێگەیان یەکێ لە هۆرمۆنانی کە لە لەشی ئەمەیان شەکر ڕێک ئەخا هۆرمۆنی ئینسۆلینە کە پەنکریاس دەریەکە لەباری ئاساییە ئینسۆلین ئیشی خۆیەکە بەڵام کاتێ ژمارە لەم هۆرمۆنانە کە لەباری قەڵەویە دروست دەبن و ژمارەیەکی تر لەو هۆرمۆنانی کە لە وەختی سترێسا دروست دەبن وەکو هۆرمۆنی گەشە و هۆرمۆنی ئەوانەی کە لە پیان ئەڵین ئەدرینالین و نۆر ئەدرینالین و ئەمانە ئەڕژن ئەمانە دژی ئینسۆلین کارەکەن بۆیە حاڵەتێ دروست دەبێت پێڵەن ئینسۆلین ڕزستن واتە ئینسۆلین هەیە بەڵام ئیش ناکە بەرگری هەیە بۆیە ئەمە یەکێکە لە گرفتە گەورەکان کە لە حاڵەتێکمان هەیە لە پزیشکیا پێڵەن میتابۆلیک سیندرۆم ئەو کەسانەی کەوا قەڵەون ژمارەیەک شتیانە ڕوئەیە کە هەمووی بێکەوە بە کۆنیشانەی زیندەپاڵی ئەناسرێ بۆیە بینین ئەو کەسانی کە قەڵەون هەر ئەوەنەیە قەڵەو بێ و تەواو زۆربەی ئەوانەی کە قەڵەون بە تایبەتی لە دوای تەمەنی 40 ساڵ شەکرەیان بەرزە اینجا ئەشێ شەکرەیان بێ ئەشێت قۆناغێک پێش توشبوون بە شەکرە بێ و هەست بە خۆیان نەکەن پەستانی خوێنیان بەرزە بێتەوە فشارێکی زۆر ئەچێتە سەر ئۆرگانەکانی لەش بە تایبەتی جگەر سیرەکەی و کەسانی قەڵەون کاتێ سۆنەرەکەن پێیان ئەڵێن چەوری جگەرە هەیە بەس لەبەرەوەی ئازاری نییە بەلایەوە هەندێک کەس ئاساییە بەڵام ئەمە ئاسایی نییە و سەلمێنراوە ئەم کەسانە ئەگەر بۆ ماوەی زۆر بە بەردەوامی ئەم چەوریە لە جگەریانە بێت هەو سووتانەوە لە جگەرە ڕوئەیە و لە ماوەی چەند ساڵانێکە خوا نەخواستە ئەبێ بەهۆی ڕیشاڵبوون و تەشەموع و سستبوونی جگەر کاتە ڕۆژوگرتنەکە کاریگەری لەسەر کەمبوونەوەی زیانەکانی چەوری جگەریش دەکات بێگومان ئەوە شتێکە سلمێنراوە لە ڕووی زانستیەوە ئەگەر ڕۆژوویەکی تەندروستمان کرد بێ ناڵێم هەندێک کەس بەداخەوە ڕاستە بە ڕۆژوو بووە بەڵام سێرە کردو لە کاتی بەربان بە تایبەتی شیرینێکی زۆر و لوقمەقازی و شەربەتێکی زۆر و شیرینی زۆری خواردو و ئەنجا خواردنێکی ئەزگار زۆری خواردەوە بێگومان ئەوە ڕۆژوویەکی تەندروست نییە بۆیە سێرەکەی و کەسانە کەمتر سوودیان لە ناحیەی عیبادەتەکە ناحیەی ینی پەرستەکەی خۆی بەجێ هێناوە لە ڕووی ئاینیەوە بەڵام لە ڕووی تەندروستی و سوودی نەبینیوە بگرە لەوانەیە کێشی وەک خۆی و تەنانەت هەندێک کەس لە ڕەمەزانە ئەیبینی قەڵەوی ژەبێ ئەمە ژمارەیەکی کەمن لەو کەسانە بەس بەگشتی هەندێک کەس ئەبینی لێ پرسید 2 کیلۆ 3 کیلۆ زیاتر لەوانەیە کێشی دابەزی بێ خۆ ئەو کەسانی قەڵەون ئەشێ 5 کیلۆ تا 7 کیلۆشیان لە مانگی ڕەمەزانی پیرۆزە دابەزان بێ هیوادارم بەردەوامی بن بەو سیستمە و نەگەڕێنەوە بۆ دۆخی پێش ڕەمەزان و قەڵەو بوون ئەو کەسانی کە بە ڕۆژوو بوون چۆن کاریگەری لەسەر گەدەیان دروست بووە بەڵێ ئێمە زانین گەدەیەکێکە لە ئەندامە زۆر گرنگەکان دوای ئەوەی کە خواردن لە دەمە ئەجوورێ و لەگەڵ لیکە نەرمەکرێت توانێت ئەچێتە گەدە کاری گرنگی هەیە لە هەرسکردنی خواردنە بە هۆکاری هەم ترشی هایدرۆکلۆریک و هەم هەندێک ئەنزیمی تری گرنگی وەکو پێپسین و ئەمانە بێگومان ئێمە زانین گەدە ئەم کارە کات لە کاتێکە کەوە نەوع هارمۆنیەکێ لە نێوانی کۆندامی هەرسوو مێشکمانە کاتێک ئێمە برسیمانە بێ مێشک ژمارەیەک هۆرمۆن و دەرئەکات کە پێمان ئەڵێت برسیتە داوای خواردنەکەی ئەگەڕێی کاتێ شەکر لە خوێنەدا ئابەزێ و کاتێکیش کە ئەخۆین بێگومان هەست بە تێربوونەکەین بردەوردە 10 ساڵەگرین لە خواردن بۆیە گرنگە ئەو کەس هەموو کاتێک نەکە لە ماین ڕەمەزانە هەندێک خوی بەسیت هەیە گەر مرۆڤ پابند بێ پێوەی یارمەتی نەکەرگەدە یارمەتی گەدە و ڕیخۆڵە و جگەر و پەنکریاس و هەموو کۆ ئەندامی هەرسەیات لەو خوانش ئەوەیە کە مرۆڤ بە پەلە نان نەخوات بۆیە ئەبینین ئەو کەسانی بە پەلە نانەخۆن زۆرە خۆن چونکە وردە گەدە کە پڕ ئەبێت ئیشارە دەنێرە بۆ مێشک کە تێر بووم پڕ بووم ئیتر هەست بە ئەوەکەی واز بێنی لە خواردن بەس کە بە پەلە نانەخورێ زۆر ئەخورێ و هێشتا نەگەیشتۆتە ئەو ئیعازەی کە بە مێشک بڵێ تێر بووم بە پەلە نان خواردن کارێکی خراپە چونکە زۆر کەزە جار خواردنەکە جوان ناجوێت و خواردنەکان جاریوە جوان ورد ناکات بۆیە جۆرێک لە ئازار و ئاوسان و ئەوەی کە بە عەرەبی پێڵن سوء الهەضم واتە دیسپێپسیە ینی ناتەندروستی هەرسکردن دروست دەبێت و ئەو کەسانە تووشی ئازار و ناڕەحەتیە بن بە تایبەتی هەندێک خۆی تر هەیە لە دوای نان خواردن
هیوادارم هەوڵبەی نیکی چەند خویەکەی لە دوایینان وا باشە دوورکەوینەوە لێ وەکو یەکسەر خواردن و خەوتن یعنی بەعزە کەسێ نانەخوا و یەکسەرە خەوێ چ لە ژەمی نیوەڕوانە چ لە ژەمی ئێوارانە بۆیە بەلایانی کەمەوە هەتا کاتژمێرێت تا دوان ئەو کەسە مەرجنی ئیشی قورس بکە بەڵام هیچ نەبێت دانیشێ هیچ نەبێت جوڵەیەکی کەمی هەبێ باشترە چونکە ئەو کەسانی ئەخۆن و ئەخەون هەز لە مەعیدە و ناوچیان قورزە بێت هەندێک جار بە تایبەتی و کەسانی کە گەڕانەوەی ترشی گەدەیان هێست بە دڵەکزە ئەکەن هەست بە قورسی ئەکەن بۆیە خەوتنی دوایینان ناتەندروستە خۆشتنی دوایینان ناتەندروستە چونکە لە بە تایبەتی گەرماوە لە حەمامە و گەرمیەکی زۆرتر وا ئەکا کە ئەو بۆریانی لە ماسولکە و پێستان بکشێن و خوێنی بۆ بچێ بڕێکی کەمتر خوێن بچێ بۆ کۆندامی هەرس و کردداری هەرسەکە دواکەوێ جگەرە کێشان سەرێکی زۆر کەس نانەخوا یەکسەر جگەرەی چێکا بەدوایە دووبارە کارێکی زۆر خراپە تەنانەت یەکسەر میوە خواردنیش بە دوای خواردنی ژەمەکانە کارێکی باش نییە چا خواردنەوەش لای ئێمە بووە بە خوو زۆر کەس حەزی لێیە لە دوایینان چاپ خوات بەس دووبارە ئەکرێ باشتر وایە ئەگەر دوای بخات بۆ چەند کاتژمێرە لە دوایینانەکە باشترە بەڵام هێشتا یعنی بەراورد ناکرێت بە چا خواردنەوە لەگەڵ جگەرە کێشان یا لەگەڵ هەندێ خۆی تر بۆیە وا باشە خواردن بەهێمنی بخورێ و خۆمان ئەڵین تامی لێ بکەیت نەک هەروەکو واجبێ بە پەلەپەل و نازانی چی خواردووە چونکە گەر بەهێمنی و بە مێشتێکی ئارامەوە نان بخۆی یعنی خواردنەکە چەند سادە بێ ئەگەر حتا تەماتاوێک بێ ئەگەر خواردنێکی زۆر سوچیش بێت تامی لێەکەی بەس خۆشترین و زۆرترین خواردنیش لە بەردەما بێ کاتێک کە مێشکە مەژغوڵە و تەرکیز لای نییە و بە پەلە تامی لێ ناکەی بۆیە ئەمە بەڕاستی لە ڕووی جەستەیی و دەرونی و زۆر گرنگە احتیمام بین بە خواردن چونکە خواردن شتێک نییە ئێمە یەک جار بێ و تەواو شتێکە ڕۆژانە ئێمە کارلێک ئەکەین لەگەڵ یاوە شتێک کەس ناتوانێت دەسی لێ هەڵگرێت بۆیە چەند ڕۆشنبیری زانیاری خواردنمان باش بێت ئەوەندە تەندروستە بین باشە دکتۆر ئەم سوودانی کە سەبارەت بە ڕۆژوگرتن تۆ ئاماژەت پێکردن 30 ڕۆژ بە ڕۆژوبوون بەسە بۆی ئەم سوودانە ببینین بێگومان 30 ڕۆژ مامۆیەکی باشە مانجێک و وەکو باسم کردوەکو ڕاهێنانێکی دەرونیە بۆ مرۆڤ ڕاهێنانێکی جەستەییە و بێگومانیش ئەوە هەرستێکی خوای گەورەیە کە ئێمە وەکو واجبێک وەک کەسانی مسلمان بەجێن لە ئاینەکانی کەشە ڕۆژوو هەیە لە جوولەکە شەیەتی مەسیحی شەیەتی تەنانەت یەزیدی شەیەتی ڕاستە شێوازی ڕۆژویان جلوانێ جیاواز بێ لە ئێمە بۆ نمونە مەسیحەکان ڕۆژێکی دوور و درێژیان هەیە نزیک 50 ڕۆژ کە هیچ بەروبوومێکی ئاژەڵی ناخۆن یعنی ئەوان ڕۆژەکان وایە کە گۆشت و هێلکە و مریشک و ئەوانە نەخۆن بەڵام شتە ڕۆچیەکان بخۆن ئەمەش جۆرێکە لە ڕۆژوو بەڵام بێگومان ڕۆژووی ئێمە لە مسلمانان لەوانەیە سوکتر بێ ینی زۆر لەگەڵ خوشکبران مەسیحەکان کە قساکەی ئەوانە لە ڕۆژەکەی ئێوە خۆشتر و سوکترە چونکە 50 ڕۆژ دوورکەویتەوە لە هەموو بەرهەمێکی گیانەبەری لەوانەیە ئاسان نەبێت ئێمە تەنها نیوە ڕۆژ تقریبان 14 سعات 12 سعات بە پێی وەرز ناخۆین بەڵام دوای حەزمان لە چیە ئەتوانین بیخۆین کەواتە ڕۆژەکە بۆ کەسێکی ڕێکوپێک و بالغ واتە پێگەیشت و هیچ قورس نییە ئەگەر بکات و دوای ڕەمەزان هەندێک کەس هەیە بۆ نمونە ئێستا لە مانگەیە کامم پێڵێن شەوال لە ئاینە 6 ڕۆژەیە پێڵێن 6 شەڵان بازە کەس بێگومان ئەمە ڕۆژوویکی سونەتە ینی ئەتوانی بە ڕۆژووبی ئەتوانی نەبیت بەڵام ئەوانەی حەزەکەن ببن ئەتوان 6 ڕۆژ لەو مانگەشە تەواوکەن و سوودی لێ بین هەندێک کەسی کە خۆی تری هەیە کە وەکو سونەتە دووبارە ینی کارێکە ئەکردێ بیکە یان نەیکەی هەندێک کەس لە هەفتەیەکە 2 ڕۆژ بە ڕۆژووە کە لە مێژووە پێڵێن ڕۆژووی پێغەمبەر داود دووشەمان و پێنجشەمان بە ڕۆژوو ئەبێتەوە دووبارە ینی سیستمێک لەسەری ئەڕوات و زۆر هەست بە ئارامی و ینی بەرداوامی ئەیە بۆ ڕۆژوەی کە لە مانگی ڕەمەزانە کردوێتی هەندێک کەس بە شێوەی ڕۆژوژ نەبێت بە شێوەی هەندێک سیستمی خۆپارێزی ئەیکات یعنی ئێمە لە سیستمەکانە جۆرێکمان هەیە پێڵێن سیستمی 16 بە 8 یعنی 8 سعات
لە ماوەی 8 ساعات تا ژەمەیە دوو ژەم نانەخوا 16 ساعات کە بزەبە دووکو ڕۆژۆکەیە ئاوە خواتەوانێ بەڵام خواردنی تیان ناخوات ئەمەش دوو بارەیەکێکە لەو سیستمانەی کە هەندێک جار پزیشکان بۆ نەخۆشەکان ئاماژەی پێەکەن بۆ خۆکی دابەزاندن بۆ دابەزاندنی کێشیان ویان بۆ هەندێک ڕێجیم کە بۆ هەندێک حاڵەتی تر بەکاریە ینی 16 بە 8 5 بە 2 ئەوەی کە باسم کرد 5 بە 2 ینی حوت لە حوتەکە دوو ڕۆژی بە ڕۆژوە بێ و 5 ڕۆژەکە کە ئاساییە بێ زۆر سیستمی خۆپارێزی تایبەتی هەیە لە خواردن دەکرێت هەر کەسێک چی بگونجێ بۆیت بێگومان لەوانەیە ئەوەی کە بۆ کەسێک گونجێ بە پێی تەمەنی بە پێی نەخۆشیەکانی بە پێی ئیشەکەی بۆ کەسێککە لەوانێ نەگونجێ ئەکشێت چه سیستمێک چ ڕژیمیکی خواردن بۆ کەسێک گونجێت خۆی بۆ خۆی بەکاری بێن باشە دکتۆر 30 ڕۆژ ئێمە بە ڕۆژوو بووین و کاریگەرەکانی لەسەر جەستەمان دەربوو بە دیار کەوت و ئیشەڵات تەبان هەمووی بە تەندروستێکی باشەوە ڕەمەزانی باڕای کردووە لە دوای ئەمە چۆن خۆمان ئامادە بکەین بۆی بگەڕینەوە بۆ ژەمە قورسەکانمان و چۆنیش بتوانین سیستمێک دانین کە نەگەڕینەوە سەر ئەو ژەمانی کە ببورە ناتەندروست بوون و ئێمە ئەمان خواردن لە ڕاستیە بابەتی خواردن بابەتێکی زۆر زۆر فراوانە و ئەو سیستمەیە ئەو ڕێنمایی کە ئێمە باسیەکەین بە شێوەیەکی گشتی باسیەکەین بۆ کەسێکی پێگەیشتوو واتە ئەدەڵتێک کە هەیە بەڵام لە ڕاستیە بڕی ئەو وزەی کە هەموو کەسێ پێویستێتی لە ڕۆژێکە ئەگۆڕێ لە یەکێکەوە بۆ یەکێک لە پیاوێکەوە بۆ خانمێک لە مناڵێکەوە بۆ گەورەیەک تەنانەت لە دوو پیاویشە کە یەکێکیان کاری جەستەیی پرسەکات وەکو ئیشی جوڵە و کرێکاری و جوڵە و ڕۆشتنی زۆر وەک لە کەسێک کە بەیانی ئەچێ بۆ دائیرەکەی و لەسەر مێز و کورسی دایانیشێت لەگەڵ خوێنکارێک ئەمانە هەمووی جیاوازن بۆیە پێویستە هەموو کەسێ بە پێی پێویستی جەستەی خۆی وزەوەرگرێ و عادەتەن لە مرۆڤێکی بالغ لە ڕۆژێکە 1500 بۆ 2500 کەم جار تا 3000 کیلۆ کالۆری واتە تاوزەی پێویستە بۆ کەسێکی ڕێکوپێک کە بتوانێت هەموو چالەکیەکانی خۆی جێبەجێ بکە ئەگەر ئێمە ئەوە خواردنمان خوارد زیاتر لەوەی پێویستمانە ئەمە بە شێوەی چەوری کۆ بێتەوە و وردە وردە قەڵەوی دروست دەبێت کە گەورەترین گرفتی تەندروستی بۆ مرۆڤ قەڵەویە چونکە هەموو میکانیزمی زیندەپاڵی لەش تێگەیات یعنی وا نەزانین هەر تەنها ئەوەیە کەسە تۆزێ خرپنە یا تۆزێ ورگنە و تەواو نە هەموو کاری هۆرمۆنەکان ئەنزیمەکان سەرفکردن و بەکارهێنانی وزەکانی شەکر گلایکۆجین چەوری هەمووی تێگەچێت بۆیە گەورەترین و گرنگترین و سادەترین با بڵین شت ئەوەیە نێڵین قەڵەو ئەمە لە بەرچاومانە بێ بۆیە زۆر کەس هەیە زۆر باشە کە هەستەکە خۆی تەنانەت ئەڵێ وەڵاستەکەم 2-3 کیلۆ زیام کردووە خێرا ئەڵێ دەزەگرمەوە تۆزێ وەرزش زیاترەکەم تۆزێ نان کەمترە خۆم خۆی قەڵەوی بە چی دروست دەبێت خۆ بۆ نییە تۆ یەک ژەمی زۆر خۆی بڵێ تر قەڵەو بوو کەس بە ژەمی دوو ژەم قەڵەو نابێت بەڵام تۆ سەیری کە ڕۆژانە ئەگەر تەنانەت تەنها دوو کەوچک برنج یان ڕوبعانانێ زیاب خۆی ئەگەر ئەمە تەنها 100 کیلۆ کالۆریشی تیابێ سەیری کە لە مانجێکا بێ بە چەند ئەبێ بە 3000-4000 کیلۆ کالۆری ئەی لە دوو مانگا ئەی لە ساڵێکە ئەمە وردورد وای لێ ئەکات کۆبێتەوە و قەڵەوی دروستکە بۆیە گرنگترین شتەوەی ئێمە خۆمان مەحروم ناکەین لە خواردنی خۆش ینی بازێ کەس وازانێت کە ئەڵەی ئاگاو لە تەندروستی بێ خواردنی زۆر مەخۆ ئەڵێ ئەی گۆژ نەخۆم گۆشتیش بخۆ مریشیش بخۆ هێلکەش بخۆ میوەش بخۆ برنجیش بخۆ نانیش بخۆ بەڵام چەند ئەخۆی ئەمە گرنگترین و سادەترین شێوازی ڕێژیمکردنە بەگشتی خواردنی تەندروست ئەوەیە کە هەموو پێداویستەکانی لەش دابین کە یعنی ئێمە خواردنەکانەکەین بە دوو جۆری سەرەکیەوە جۆرێکیان پێڵن ماکرۆنیوترێن دواتە خواردنە سەرەکیەکان کە کاربۆهیدرێت و چەوری و پرۆتینن کە ئەمانە کەس ناتوانێت دەستبەرداریان بێ ووا باشە خواردنی ئێمە ڕۆژانە نزیکەی لە 150 لە کاربۆهیدرێتەوە بێ لە 130 بۆ 35 چەوری بێ و لە 150 لە پرۆتینەوە بێ بەشی دووهەم مایکرۆنیوترێن دواتە خواردنە وردەکان کە بریتە لە خوێکان لەگەڵ ڤایتەمینەکان کە ئەمەش زۆر زۆر گرنگە بۆ مرۆڤ یعنی ئێمە هەر نابێت چاومان لەوە بێ چەند گۆشتە خۆین چەند پرۆتینە خۆین ئەی چەندمان پێویستە لە ڤیتامین دی ئەی چەندمان پێویست لە ڤیتامین بی لە سی لەگەڵ ئەو خوێیانەی جگە لە خوێی خواردن کە ئێمە خوێی سۆدیۆم کلۆرایدە ژمارەیەکی تر زۆر خوێ هەیە کە
هەندێک جار ناویان ئەبیستین لەلایەن پزیشکان و یا کەسانی پسپۆڕی خۆراکەوە باسی مەگنیسیۆمەکە، باسی زینکەکە، باسی مەنگەنیزەکە، باسی ڤانەدیۆمەکە، باسی کرۆمەکە، باسی سیلینیۆمەکە. ئەمانە بە ڕێژەی زۆر پێویست پێڵەن تریس ئلیمنت زۆر کەممان پێویستە بە زۆر گرنگن. ئەو تۆزەش ئەگەر نەبێ گرفت دروست دەکات. کەواتە خواردنمان بە ئینگلیزەڵە باڵانس هاوسەنگ بێ. هەموو خواردنەکانی تیاابێ بە بڕێکی گونجاو. باشە کاتە ئەمە لێرە ئەو پرسیارە دروستەکە کە ئەو ژەمە خواردنانەی کە یاخود ئەو خۆراکانی کە ئێمە ڕۆژانە پێویستە پەنایان بۆ بەرین و بیان خۆین خۆیان لە چیا بینەوە. ئێمە خواردن سوورەکەینەوەیان گۆشتە خۆین سوورەکەینەوە مریشکە خۆین هەر سوورەکەینەوە. بێگومان خواردن خۆی چەند گرنگە لە چی پێکاتوە چۆن ئامادەش ئەکرێ ئەمە خاڵێکی تری زۆر گرنگە. پرسیارەکە تەمان وەڵامەکەی زۆر دوور درێژە بەس بە کورتی ئەوەیە ئێمە عادەتەن خەڵکی ئێمە زۆربەی زۆری وا فێر بۆ سێژەم نان بخۆنیە هەندێک کەسیش بەهۆی دەوامیەوە ئەڵێ من سەعات سێمەوە بەیانی نانێگە خۆم و عەسریش سەعات سێ و چوار نانێگە خۆم تەواو دوو ژەمەخۆ ئۆکەی هیچ گرفت نییە سیان بەیاندوان بێ بە پێی ڕاهاتن و بە پێی وەزعی خێزانی و ئەو کەسە گرنگ نییە. بەڵام ئەو شتانەی کە گرنگە یەکەم ژەمی بەیانیان ژەمێکی گرنگە لە ڕووی تەندروستیەوە بەداخەوە زۆر کەس لەبەر نازانم ڕانە هاتووە یا لە بەرەوەی درەنگ هەڵەسێ یا لە بەرەوەی کەوا بە پەلە ئەڕوا بۆ دەوام فریانەکە لە فرێ ژەمی بەیانی ناکەم. بەڵام ژەمی بەیانی خۆی یەکێکە لە ژەمە زۆر تەندروستەکان کە بخورێت بە شێوەیەکی ڕێکوپێک و بەعکسەوە بەعزێک کەس دەڵێ وەڵام قەڵەو نەبم بەعکسەوە بینویانەوانی ژەمی بەیانیان نەخۆن کەمتر قەڵەوە بن وەک لەوانی کە نایخۆن. دووهەم چی بخۆین لە ژەمەکانمانە هەندێک خواردن هەیە کە زۆر خراپە دوورکەوینەوە لێی هەندێکی شەیە کە تەندروستە بە گشتی زیاتر بیخۆین. ئەوانەی کە خراپە خراپترین شت بریتە لە خواردنە هەڵگیراوەکان یعنی با بڵین گۆشتی قوتوو کە هەندێک کەس زاری وایە بە پۆی پەلە پەلوشتەوانێ ئەمانە حتا بکرێ دوورکەوینەوە لە خواردنی هەڵگیراو چکە خواردنەکانی کە لە قوتون نراون بۆ ئەوە نراون کە 6 مانگ ساڵ جاروە زیاتر بمێنێتەوە مەوادی حافیزەی تێکراوە بڕێکی زۆر خوێی تێکراوە جگە لەوەی بتێوم نەتەوێ ئەم خواردنانە بە درێژایی ئەو کاتە کارلێگەکا و هەندێک مەوادی لەوانەیە ناتەندروستی تیا دروست بێت بۆیە خواردنی قوتوو خواردنێکی ناتەندروستە. دووەم ڕاستە ئێمە هەموو جۆرە خواردنێگە خۆین کوڵاو برژاو سوورەوە کراو و حەزیشمان لە هەمویانە بەڵام هەتا بکرێ خواردنی سوورەوە کراو کەمتر کەینەوە باشترە چونکە ئەمانەش بڕێکی زۆر چەوری و ڕۆنیانتیایە قورسترن و ئەگەر نەزان ئەگامان لە خۆمان نەبێ زۆر بخۆین قەڵەوتر ئەبین و هەزمیشیان هەرسکردنیشان لە گەدەیە قورسترە یعنی گەر ئێمە خواردنێکی کاربۆهیدرێت بۆ نوە کە برنجە خۆی ناگاتە 6 ساعت هەست بە برسێتێکی گەدە و خاڵی بە زوو سەرفە بێ بەڵام کاتێک کە ڕۆژە گۆشتێکی سوورۆکراوە خۆی کەبابێگە خۆی شتێکی قورزە خۆی سەیرەکەی 10 ساعتیش ئەڵێ وەڵاڵێ ئێستا نانم خواردووی چم بۆ ناکرێت تەندروستەکەواتە بەڵێ ئێستا باسی برنجەکەی نەگەر بزانین چۆنێکین کەواتە ناڵین چاورێک ناخورێ ئێمە چاوری یەکێکە لە پێداویستەکانی لەشمان بەڵام زۆر نەخورێ هەندێک جۆری سوورکردنەوە هەیە کە ئەوەنە خواردنەکە زۆر سوورەکرێتەوە ئەگاتە نزیک بوون لە سووتانن ئەمانە زۆر ناتەندروستن بۆیە زۆر سوورکردنەوە زۆر بەکارهێنانەوەی ئەو ڕۆنە چەند جارێک زۆر ناتەندروستە تەنانەت ئەو ڕۆنانەی کە زەیتیشن زەیت بە شتێکەوەترێ بەو چەوریانەوەترێ کە لە پلەی گەرمی ژوورە شل بێ پێڵێن زەیت لە ئەنگلیزیە پێڵێن ئۆیل فات واتە ڕۆن با بڵێن بە کوردی خۆمان ئەوانن کە ڕۆنە ڕقەکەیە کە خەڵک بەکاری نێشتا لە تەنەکەی ئەمانە کە پێیان ئەڵین فات ئەمە فاتە ئۆیل ئەوەیە کە زەیتە بێگومان زەیتەکان باشترن بە تایبەتی ئەگەر زەیتی سەرچاوی باوەڕ پێکرا و ڕێکوپێک بێ بە تایبەتی زەیتی زەیتون زەیتی گەرمەشامی تەنانە زەیتی گوڵە بە ڕۆژەش لە زەیتە باشەکانن ئەگەر لە ئامادەکردنی خواردنە بە شێوەیەکی تەندروست بەکاری بێنی باسی برنجێک کرد جەنابە برنجێکێکە لە سەرچاوەکانی گرنگی کاربۆهیدرێت لە وڵاتی ئێمە و لە زۆربەی وڵاتانی جیهان بە تایبەتی با بڵێن وڵاتە هەژارەکان بەڕاستی یعنی ئەگەر سەیری هند و سین و کۆریا و ڕۆژهەڵاتی ئاسیا باشووری ڕۆژهەڵات بکەین سیرێکی ژەمێکی گرنگیان هەیە و زۆربیان خەریکی برنجن بۆچی چونکە بەعام خواردنی کاربۆهیدرێت هەرزانترە لە هەموو دنیاە تۆ سەیری کە کیلۆی برنج بە چەنە بە 2000 ئەگەر نوعێکی بەسیط بە 1500 بەڵام کیلۆی گۆشت بە 7000 جیاوازێکە زۆرە کەواتە خێزانی هەژار ناتوانێت هەمیشە گۆشت و پرۆتینەکان زۆر دابین بکە ئەکرێ تەعویزی گۆشتی سوور بکەینەوە بە
مریشک هەرزانترە و تەندروستریشە. هێلکە سەرچاوێکی پرۆتینی زۆر باشە و تا ڕادەیەک زۆر هەرزانترە لە گۆشتەکانی کە ماسی یەکێکە لە پرۆتینە زۆر باشەکان. یعنی ئەگەر تەصنیفی پرۆتینەکان بکەین باشترین جۆری پرۆتین ماسیە. ئەنجا بە دوای ئەوەی کە پیان ئەڵین باڵندە گۆشتی مریشک و قەل و قاز و ئەمانە، بەڵام پێستەکەی نا. یعنی زۆر کە سەرێکی مریشکەکە پێستەکەشی سوورە کاتەوە و لەوانێ بازەکەت حەزیشی لێبێ بیخوا و تامی خۆش بێ. بەڵام یەکێک لەوانی کە سەرچاوەیەکی زۆر چەوریتیایە بۆ ئەو کەسانە بە تایبەتی کە لە تەمەنان زەختیان هەیە، شەکریان هەیە، قەڵەون دوورکەونەوە لە پێستی مریشک و ئەمانە لە خواردنەکەیە. گۆشتە سپێکە بخۆن باشترە. گۆشتی سوور بەڵێ ئەتوانین بخۆین، بەزێکێ لەو شتانی کە خراپە زۆر خواردنی گۆشتی سوورە. ئەموو شێ زۆر گرنگە بزانی. یعنی مانایان نیە گۆشتی سوور نەخۆین، بەڵام نەک بەعزێ کەس بەداخەوە ینی بەیانە چێ سەر و پێخوا، نیوەڕۆ کەباب بخوا، سبەینێ جگەرە خوا، یا حتا تەنانەت کە کەباب بخواچێت سێ چوار شیژە خوات کە زۆرە، لەوانێت تۆ ئیکتیفا بکەی بە شیشە یا دوو شیش. کەواتە گۆشتی سوور باشە، سەرچاوێکی گرنگی پرۆتینە، بەڵام زۆر نەخورێ. خواردنەکانمان بە سوورۆکراوی تیا بێت، بەڵام زۆر نا ڕۆژانەشتی سوورۆکراو بخۆین. دوورکەوینەوە لە زۆر خۆری. برنج سەرچاوێکی وزەی زۆر باشە، بە تایبەتی شتێکی پێڵم براون ڕایس، واتە برنجی ئەوەی تۆزێ قاوەییە، ینی ئێشتا کە چەڵتوکەکە کڕێکراوە زۆر هەمووی لێ نەکراوەتەوە، هێشتا بڕێک لە فایبەر لە ئەلیافی تایە کە زۆر یەکێ لەو خواردنانی کە زۆر تەندروستە بۆ ئێمە ئەو خواردنانن ڕیشاڵیان تایە. کە ڕیشاڵ هەبوو لە خواردنە یارمەتی هەرسەیات و یارمەتی زۆربەی میوە و سەوزەکان سەرچاوی زۆر باشن بۆ فایبەر بۆ ڕیشاڵ. بەس ڕیشاڵیش دوو جۆرە، یان سلیلۆزەکان دوو جۆرن. جۆرێکیان هەیە پیان ئەڵێن فایبەری تواوە، هەندێک هەیە پێڵێن فایبەری نەتواوە. یعنی بۆ نمونە توێکڵی میوەکان سلیلۆز کە جۆرێکە لە ستارچ لە نیشاستە، جۆرێکە لە فایبەری نەتواوە. ینی بۆیە زۆر جارێمە کە خواردنێگە خۆین سەرەکەین لە پاشەڕۆکە توێکڵی میوەکە و داناوەتەوە، توێکڵی تەماتەکە داناوەتەوە، ئەمە هەزم نابێ. و ئەمانە ئەگەر بکرێ کەم بخورێن باشە، بە تایبەتی بۆ ئەو کەسانی گرفتی ڕیخۆڵیان هەیە و کە پیان ئەڵێ من تەهەیوجی قۆڵۆنم هەیە، سکم غازا دەکا. ئەم توێکڵی میوانە مثن تۆ خیارە خۆی ئەگەر بە تایبەتی و کەسانی سکیان غازا دەکاوە باشترە و توێکڵە پاکە. سێوێگە خۆی سێوێکێکە لە میوە زۆر باشەکان، بەڵام ئەگەر کەسێک ئەو گرفتی غازاتی هەبوو با توێکڵەکەی پاکە. میوە و سەوزە لە خواردنە زۆر تەندروستەکانن. ئەبێ ئێمە لە ڕۆژانە بە پێی ڕێنمایی ڕێکخراوی تەندروستی جیانی ئەبێ لە ڕۆژێکە 3 جار میوە بخۆین، 3 سێرڤین بخۆین. ئەنجا ئەکرێ مەسەن لە ژەمی بەیانیانە لەگەڵ نانی بەیانێکە میوە بخۆین، سێوێک بخۆین، پرتەقاڵێ بخۆین، لالەنجیەک بخۆین. مۆز یەکێکە لە میوە زۆر باشەکان، بڕێکی زۆر باش پۆتاسیۆمی تایە. ڕاستە بڕێک شەکری تایە بۆ ئەو کەسانی شەکریان هەیە قەڵەون، مۆز وا باشترە کەمتر بخورێ. مۆزێکی گەورە نزیکەی 100 کیلۆ کالۆری مانەیەتێ، بەس بۆ کەسێکی تەندروست مۆزێکێکە لە میوە باشەکان. ئەڤۆکادۆ، بێرەکان بە شێوەی ئەوی خۆمان پێڵێن شیلک و تووتڕک و ئەمانە لە میوە زۆر نایە بەکانن. بڕێکی زۆر باش ئاو، ڕیشاڵ، مادەی دژە ئۆکسیێنەری تایە کە زۆر گرنگە بۆ تەندروستی مرۆڤ. بۆیە نابێ ژەمەکەی ئێمە کە دانیشین بەس برنج و گۆشتەکە بێ، با لەگەڵ خواردنەکەیە تۆزە زەڵاتە بخۆین، با لە بینی ژەمەکانە کە برسیمان بوو پەنا نەبینەوە بۆی نان بخۆین و پەنا بەرینەوە چێشت بخۆین، لە فەیەکی چەور بخۆین. نە، لە ژەمەکەیە ئەکرێت سێوێ بخۆیت، مۆزێک بخۆیت، جێزەرێک بخۆی. زیاکردنی ئەممی زەڵاتانە زۆر تەندروستمان ئەکا، وامان لێکە کەمتر بخۆین. ووا باشە لە ژەمەکانە بڕێک یا زەیتی زەیتون بکەین بەسەر ئەم زەڵاتانەیە، یا بڕێک سرکەیشەکە لەو خواردنە زۆر باشانی کە بۆ ڕیخۆڵە زۆر باشە، بۆ دابەزانی چێژ زۆر باشە، بۆ ڕێخستنەوەی بەکتریاکانی کۆڵۆن زۆر باشە. ئەگەر گرنگی بین بە خواردنی زەیتون، گوێزێکێکە لە خواردنە کاڵم گوێز و چەرەسات بەگشتی بادەم سەرچاوی زۆر باشن بۆ وزە، بۆ چەوری و بۆ چەوریە ناتێرەکان کە زۆر گرنگن بۆ تەندروستی مرۆڤ و مرۆڤیش تێرەکەن. ئەتوانێت تعویزە بکات لە خواردنی زۆر نان و برنج و کاربۆهیدرێتەکان کە بەگشتی زۆر خواردنی شەکر زۆر خراپە، زۆر خواردنی خوێ شتی زۆر سوێر بەگشتی زۆر ناتەندروستە، شتی سوورۆکرا و کەم کەینەوانێ، میوە و سەوزە زیاتر بکەین، ئەمانە تەندروستیمانە پارێزن.
زۆر سپاس بۆ تەواوی زانیارەکان منۆکو خۆم سوودێکی زۆرم لێ بینی و شەڵا بینەرەکانیشمان بە هەمان شێوە چاکیان لێ بینیوە ئینشاءالله هیوادارم هەمووتان تەندروست بن. سپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر محەممەد عومەر ڕاوێژکاری نەخۆشەکانی هەناوی و هەر سوگەدە ڕاستەخۆ لە بەیانی باش کوردستان و لەگەڵ ئێمەدا